وەکو یادکردنەوەی ڕۆژی جیهانی ئیدز ئەو چاڵاکیەمان هینایتە دەرێ لە دەرێ وەکو خەڵک ئاگادار بن لەبەرەوەی دروشمی ئەو ساڵە لەسەر ئاستی جیهان ڕۆژی ئیدز باری تەندروستی خۆت بزانە واتە خۆت پشکنین بکە لەبەرەوەی یەک لە هەر چار کەسی لەوانەیە هەڵگری ڤایرۆسەکە بی و نازانی کە هەیەی فەگرنجیدان بە پشکنین تەنها ئەو ڕۆژە نییە ئەو ڕۆژە تەنها بۆ ئەوەی خەڵک وشار بکەینەوە بزانن کە پشکنین هەیە ئێمە هەموو ڕۆژ هەر کەسێک هەر کاتێک ویستی ئەو پشکنینە هەیە لە تاقیگەی گشتی ناوەندی هەولێر دەتوانی بێت ئەو پشکنینەی لۆ بکەین و هەر کاتێکیش بێت و زۆریش بە وەکو گوتمان بەشتەکە تایبەت دەمینێتەوە لەگە شخصەکەی نەتیجەکەشی دەدەینێ پشکنین زۆر گرنگە بۆ تایبەتی بۆ کۆمەڵی مەترسیدار ئەوانەی زۆر خینی وەردەگرن ئەوانەی نەخۆشی غەسل کلییان هەیە ئەوانەی هاتووی دەرەوە دەکەن پێش زەواج ئێستا وەکو بڕێبەراتێکیش تەندروستی هەولێر و وەزارەت تەندروستی چەند ڕێنمایەک هەیە بۆ پشکنین بۆ زانینی باری تەندروستی خەڵک هەر کەسێک ئەگەر نەشتەرگەری لۆ بکرێ دەبێ ئەو پشکنینەی لۆ بکرێت هەر کەسێک ئەگەر ڕۆسەی هاوسەرگیری بکات کوڕەکە و کچەکە فەحسی لۆ دەکرێت ئەوانەی کە غەسلی کلێ دەکەن فەحسەکان لۆ دەکرێت ئەوانەی کە بەد ڤایرۆسیان هەیە زۆری بی یان سی دەبێ ئەو فەحسیان لۆ بکرێت ئەوانەی تەدەڕون سیلیان هەیە فەحسیان لۆ دەکرێت لەگەڵ ئەوانەی کە لە شوێنە گشتیەکان ئیش دەکەن بە تایبەتی شوێنە گەشتیارەکان